زۆر جار ئەبینین بەداخەوە ڕۆژانە خۆڵ و خاشاکێکی زۆر فرێدرێ ئەگەر چی لایەن پەیوەنددارەکانیش پاکی بکەنەوە بەڵام ڕەنگە فریای هەمووی نەکەون یا خود لەبەرەوەی ئێمەی هاوڵاتی خۆڵ و خاشاکەکان بە تێکەڵی فرێدێن جاکردنیان ڕەنگە ئاسان نەبێ بە ناچاری ئێمە لەبەرەوەی ڕیساکیل بینمان یاخود هۆکارەکانی دووبارە بەکارهێنانەوەمان نییە گرفتمان بدروست بێ بۆ قسە و گفتوگۆ دەربارەی فرێدانی خۆڵ و خاشاک و شوێنەوارەکانی لەسەر ژینگە دەستۆدەکانمان لە کەرکووک دەچینە خزمەتی خاتوشکۆفە محەممەد چالێکی ژینگە خاتوشکۆفە سلااوت لێ بێەوە کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین کاریگەری فرێدانی خۆڵ و خاشاک چه شوێنەوارێک لەسەر ژینگە بەجێ دەیەڵێت. هاتو شکۆفاگەر گوێبیستی ئەمە بیت سپاس کە دەرفەتت بێمە بەخشیوە باز لە کاریگەریەکانی فرێدانی خۆڵ و خاشاک دەکەینەوە کاریگەری خراپانە چین کە لەسەر کاریگەری دەبێت لەسەر ژینگە ئەگەر ئاماژەی پێ بکەیت. بەڵێ دانیال پێمان بێ خاتوشکۆفە دەنگی گوێبیستی دەنگی ئەمەنی ئیشەڵا هاوکارانم کاتتان باش زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە فرێدانی خۆڵ و خاشاک و کاریگەریەکانی لەسەر ژینگە لەمڕۆدایە بە تایبەتی لە سەردەمی تەکنۆلۆژیادایە مەترسێکی زۆر زۆری هەیە بۆ سەر باری تەندروستی کۆمەڵانی خەڵک سەرباری دەرونی و هەروەها لە ڕووی سیمای شارستانیەتیشەوە شتێکی ناشرین و قێزەونە کە ئەمڕۆ لە هەموو کۆڵانەکان و سوچەکان و شەقامەکانی ناو شاردایە بەدی دەکرێت و دەیبینین. ئەم زبڵ و خاشاکە ڕۆژ بە ڕۆژ تەشەنە دەکات وەمانەوەی بە زۆری لە سەر شەقامەکان و بە تایبەتیش لەم وەرزی باوبارانەدایە جارێکی تر ڕشی دەبێتەوە و لەگەڵ بارانەکەیە لەگەڵ ئەو توخمانەی ئەو کانزایانەی کە بە سروشتی لە ناو باران شۆڕ دەبێتە خوارەوە و تێکەڵ بەم زبڵ و خاشاکە دەبێتە مای مەترسی کۆمەڵێک لە نەخۆشیەکان و هەندێک جار لەسەر خاک کە بەروبوومی کشتتوکاڵی لە نزیکی ئەو زبڵ و خاشاکەوە بەبەرهەم دەهێنرێت و ئەماش شۆڕ دەبێتەوە دەچێتە ناو ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە دوجار لە ڕێگەی بەروبووم کشتتوکاڵیەکان مەترسیەکی زۆر گەورە دەگوازێتەوە بۆ باری تەندروستی کۆمەڵانی خەڵک و ئەو ئاژەڵانی کە لەوێژدان لەسەر ئەو زبڵ و خاشاکە ئەوانیش دەبنە هۆکاری ئەوەی نەخۆشیەکان بڵاو بێتەوە بۆ شوێنێکی تر و هەر لە خۆشی لە بوونی زبڵ و خاشاک لە هەر سوچێکە لە هەر شوێنێکایە لەسەر هەر پانتاییەکی زەوی دەبێتە مای زیادبوونی بەشێک لە ئاژەڵ و لە خشۆکەکان و وەکو مشک و دوو پشک و مار و ئەمانە هەمووی زیاد دەبن لەو شوێنانە و بە تایبەتی جرج کە خواردنی لەسەر ئەم جۆرە زبڵ و خاشاکانە ئابێت و ئەمانە هەمووی مای مەترسین بۆ سەرباری تەندروستی کۆمەڵانی خەڵک و نەخۆشیەکان زیاد دەبن و سەرهەڵی ئێستاش لە ئێستاشدایە بەدی دەکرێت بەشێک لەو نەخۆشیانەی لە دەرەنجامی ئەم زبڵ و خاشاکە و پیسبوونی ژینگەیە ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە وەکو نەخۆشیەکانی تەلاسیمیا نەخۆشیەکانی شێرپەنجەی نێوان منداڵان و خانمان بە تایبەتی. خاتوشکۆفە ئاماژەت بە شتێکی گرنگ کرەویش وەرزەکان وەرزی بارانبارین کاریگەری دەبێت ینی واتە گۆڕانکاری لە وەرزەکانیشدا ئەم فرێدانی خۆڵ و خاشاکە کاریگەری دەبێت لە ئێستادا کە وەرزی بارانبارینە ئەمەش کاریگەری هەیە خود دەچینە نێو وەرزی گەرما وەرزی هاوینەوە دووبارە بۆ خۆی بە شێوازێکی دیکە کاریگەری دەبێت. وەرزەکان تا چەند کاریگەریان دەبێت لەسەر ئەوەی کە ئەو خۆڵ و خاشاکەی فڕێ دەدرێتە سەر شەقامەکان و دواتر کاریگەری دەبێت لەسەر ژینگە و لەسەر تەندروستی مرۆڤەکان. بەڵێ مە پرسیارێکی زۆر بەجێیە وەکو ئاماژەم پێدا وەرزی زستانمان باز کرد مەترسیەکانی چییە لە هاویندا ڕەنگە زیاتر بێت لەبەرەوەی ئێمە لە سنوورێکی گەرمەسێرین ڕێژەی پلەی گەرمە لە سنووری ئێمەدا ئەگاتە زۆر ئاستێکی بەرز و بەشێک لەو زبڵ و خاشاکانەی کە ئەمڕۆ ئێمە لە دەرەنجامی بەکارهێنانی مرۆڤایەتی کە بەکارهێنین لە ناو ماڵدایە لە ناو کارگەکان فەرمانگەکان لە ناو هەموو دام و دەستگاکاندایە بەکارهێنین جۆری مادەی پلاستیکە. مادەی پلاستیک کە لە کاتی بەکاردێت مادەیەکی توخمێکی کیمیایی بەکاردێت لە دروستبوونی ئەم جۆرە بابەتانەی کە کەرەستەن ئێمە بەکارهێنین ڕۆژانە لە ژیانماندایە کە ناوی ئینگلیزیەکەی پێی ئەڵێن PBA
ببورن BPA ئەم تۆخمە کیمیاویە واتە دروستکراوە یعنی خۆی تۆخمێکی سروشتی نیە کانزایەکی سروشتی نیە بە پێچوانەوە مرۆڤ دروستیەکە بۆ دروستکردنی ئەو کەرەستە و ئامانانەی کە ئێمە ڕۆژانە ئەمڕۆ بەکارهێنین لە هەموو دام و دەستگاکان لە هەموو ژیانماندایە ئەمە مادەیەکی تێدایە کە پێڵێن دایۆکسین بابەتی دایۆکسین لە وەرزی گەرمادا شی دەبێتەوە کە شی دەبێتەوە دەبێتە دروستبوونی نەخۆشیەکانی کانسەر شێرپەنجە ئەم تۆخمە زۆر مەترسی هەیە هەموو جۆرەکانی شێرپەنجە بەڵام ئەوانەی کە منیش ئاماژەم پێدا بە تایبەتی لە نێوان مناڵان و ژناندایە ئەوەیان زیاتر سەری هەڵداوە هەروەها بۆسیەکان کاریگەریی خراپی بۆ نەخۆشی سی هەیە بۆ نەخۆشیەکانی ڕەبوو هەیە ئەم دوو تۆخمە دایۆکسین و ئەو بابەتە کیمیاویەیە کە PBA ئەمانە بەڕاستی تەنانەت نەک هەر بۆ سەر مرۆڤ بۆ سەر ئەو ئاژەڵانەی کە ئەو زوبڵ و خاشاکەش دەخۆن زۆر جار بۆ نمونە ئەوانەی مەڕ ئەوەڕێنن لە نزیکی زبڵ و خاشاک مەڕ بە تایبەتی نایلۆن ئەخوا لەگەڵ ئەو خواردن و شتەی کە دەستی ئەکەوێت لە ناو زبڵ و خاشاکە نایلۆنەکە ئەخوا ئەم نایلۆنەکە چێتە ناو گەدەی ئاژەڵەوە و ئێمەش دوجار گۆشتی ئەو جۆرە ئاژەڵە ناخۆین لە ڕێگەی گۆشتەکەەوە جارێکی تر ئەو جۆرە کانزە مەترسیدارانەی کە چۆتە ناو گۆشتەکە و ئەچێتە ناو جستەی مرۆڤ و دەبێتە مای نەخۆشیەکان کە سەری هەڵداوە ئەمڕۆ بەدەر لەوەی کە خەسڵەتەکانی خاک هەمووی تێک ئەدا کە خەسڵەتی خاک تێک چوو لە دەرەنجامی ئەمام زبڵ و خاشاکە ئەو بەروبوومانەش وەکو پێویست وەکو جاران کە پێشە ئەمانوت بۆچی میوە سوودێکی زۆری بۆ مرۆڤایەتی هەبوو ئێستا لە میوەشدایە ئێمە ڕەنگە ئەو سوودانە وەکو پێشایە بە ڕێژەیەکی تەندروست نابینین ئەوە یەکێکە لەوانەی کە ئێمە تەنانەت هەتا پەینەکانیش هەموو ئەوانی بەکارێنین هەندێک جار دووبارە بەکارهێنانەوەی جۆرێکە لە زبڵ و خاشاکەکان بەڵام بە شێوازێکی نایاسایی بە شێوازێکی ناتەندروست کە خزمەت بە ئێمە ناکات بۆیە ئەمانە هەموو لە هەموو وەرزەکاندا هەر وەرزێک مەترسی خۆی هەیە ئەو زبڵ و خاشاکانە بنە زەنگێکی مەترسیدار بۆ کۆمەڵانی خەڵک فاتوشکۆفە بابەتێکی تر هەیە بۆ نمونە ئەگەر من لە ماڵەکەی خۆمە ئەو با بڵێن بابەتانەیەکی تر بڕیارم داوە فڕیان بە مگە شوشەکان بەجیا دابنێم پلاستیک بەجیا لایلۆن و با بڵێن مادە ئۆرگانیەکان و خۆراکیەکان بەجیا لە ئەگەری ئەوەشی هێشتا هەر لەسەر جادە فڕێ بدرێن هەروەکوی بینین تا ڕادەیە کارلێکردنیان لەگەڵێک تۆزێک ئاسانتر نییە بە معنایەکی تێگەر پلاستیک و شوشە پێکەوە فڕێ بدرێ زیانی زۆرتر نابێت یان خود خێراتر کارلێک ناکەن و ژینگە تێگەدا ئەو جۆرە لە کللتوری فرێدانی کە لەناو کۆمەلگای کوردەواری ئەیبینین خێراتر ئەگەر بپرسین خێراتر زیان بە ژینگە ناگەیەنێت بەڵێ بە تاکید وایە و ئەمەش پرسیارێکی زۆر جوانەوە پێویستەکە ئێمە هەڵوەستەی لەسەرکەین دیارە ئێمە وەکو میلەتی کورد ئەگەر بە مێژووی ملەتی کووردا بگەڕینەوە ئێمە لە ڕووی شارستانیەتەوە ڕەنگە بڵێ ملەتێکی زۆر لە پێش هەموو ملەتانی جیهانەوە پێشکەوتوو بووینە بەڵام لە دەرەنجامی ئەمڕۆ کە ئێمە تێکەڵ بە کۆمەڵێک کللتوری جیاواز و ژیانکردنمان لەگەڵ نەتەوەکانی تردایە کۆمەڵێک خەسڵەتی خراپ تێکەڵ بە کللتورەکەی ئێمەش هاتووە ینی تێکەڵ بۆ بە کللتورەکەمان ئەوە ناچارین ینی ئەمڕۆ سەیرەکەی ملکەج بووینە تەنانەت با لێرەوە دەستی پێ بکەین لە ناو ماڵەکانی خۆمانە ئەوە وتمەن ڕەنگە هوشیاریەکی زۆر کەم هەبێ ئەمڕۆ ئەوە نەکێشەی زۆر سەری هەڵداوە لە ناو کۆمەڵگادایە بۆیە کۆمەڵانی خەڵک بێباک بن ڕەنگە یاخود درکی ئەوەیان نەبێ کە ژینگە زۆر مەترسیە ئەمڕۆ و بەردەوامبوونی ژیان وابەستەیە بە ژینگەوە وەک کێشەکانی خەڵک کێشەی ئابووری کێشەی کۆمەڵایەتی کێشەی سیاسی لە ناو ئەم شارەدایە لە ناو هەموو شارەکانی هەرێمی کوردستان و عێراقی شتە بگرە ئەمانە وای لە مرۆڤ کردووە ئەوەندە بە دوای ئەو بژێوی ژیان نەڕاکە ئاگای لەم بابەتە گرنگە نییە کە خۆی ئەمە زەنجی مەترسیە بۆ سەر بەردەوامبوونی ژیانی کۆمەڵانی خەڵک لە بەدەر لەوە دێنە ئێمە ناو قوتابخانەکان قوتابخانە شوێنی فێرگەیە واتە ئەبێ لێرەوە ئێمە زانست و پەروەردە و زانستە بەڕێوەبەرایەتی پەروەردە و زانست پەروەردە و خوێندن پەروەردە و فێرکردن یعنی پەروەردەکە چۆتە پێش بابەتە زانستیەکانەوە بەداخەوە ئێمە نە لە ناو مەنهەجی خوێندندایە لە نەناو قوتابخانەیان نەمان کردووە بە بابەتێکی گرنگ کە بتوانین خوێندکاری پێ فێر بکەین ئەوانەی فێرخوازن لە ناو قوتابخانەکان مەترسیەکانی ژینگەیان بۆ باسکەین و ئەم بابەتە گرنگەی کە بەڕێستان ئاماژەتان پێی کرد جیایکەینەوە بۆیە سەیرێکی لە وڵاتانی جیهان وڵاتە پێشکەوتوەکان ئێستا ئەوە بۆتە یاساس زادانی بە دوادا هەیە
هەر کەسێک کە ئەبێ زبڵەکەی لە ماڵەکەی خۆیان جیای کردبێتەوە بەجیا ئەوەی شوشەیە بەجیا ئەوەی پلاستیکە ئەوەی بابەتی کاغەزە بەجیا ئەوانەی لایەنی شارەوانیەوە کە دێن کۆی ئەکەنەوە لە ماڵەوە ئەگەر وات لێنە کردبێ بەم شێوازە نەبێ یەک نایبن بۆی تۆ لە بەردەم ماڵەکە تا بمی و بوێ بە کێشە لەسەر تا بیکەن بە یاسایەکی سزاد بدرێ دوجاریش لەلایەنی شارەوانیەوە ڕەنگە بانگهێشت بکرێت بۆی جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە بەڵام لە لای ئێمە هەمە جارێک نەبووە بە شێوازێک لە یاسا یاخود لە یاساشماندا هەیە بەڵام لایەنی پەیوەندیدار کەمتەر خەمن بە دوواداچوون بۆ ئەم بابەتە ناکەن و ئێمەش تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو پێویست لەسەر ئەم بابەتانە چڕ نەبووینەتەوە تا کۆمەڵانی خەڵکی لێ هوشیارکەینەوە کەس سزا نادرێ لە وڵاتی ئێمە تا ئەمە ببێتە بنەمایەک بۆەوەی جارێکی تر کۆمەڵانی خەڵک ئەم جۆرە کارانە دووبارە نەکەنەوە یاخود لە نەبوونی لایەنی پەیوەندیدار وەکو شارەوانی و بەڕێوەبەرایەتی ژینگەی شاری کەرکووک ڕیسایکل دووبارە دروستبوونەوەی زبڵ و خاشاکەکان بوونی نییە لە وڵاتی ئێمەیە بۆیە کۆمەڵانی خەڵکیش ڕەنگە هەندێک جار بایەخ بەم بابەتە نادەن ئەگەر بە ئەو کۆمپانیایانە ڕێگەیان پێ بدرایە لە ناو شاری کەرکووک یاخود لە هەر شارێکی هەرێمی کوردستان و عێراقیش کار بکەن بۆ دووبارەکردنەوەی زبڵ و خاشاک و بەم شێوازە ڕەنگە ئەگەر بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک بێنە سەر ئەم ڕێچکەیە بیان وتایە پارەیەکتان ئەدەین ئەگەر جیایکەنەوە لە یەکتری ئەو کاتە کۆمەڵانی خەڵک ڕەنگە ئەم ڕێگایانە گرتە بەر و بۆ ئێمەش کارەکە ئاسانتر دەبووە ئەوەندە ئەم جۆرە توخمانە هەمویان وەکوتم لە دەرەنجامی تێکەڵبوونی پلاستیک لەگەڵ شوشە لەگەڵ کاغاز تخمی مەترسیداری تر دروست دەکەن کانزای تر دروست دەبێت کە لە تێکەڵبوونی ئەم بابەتانەیە و ئەکاتێتە ناو خاک و ناو ئاوی ئێمە و ڕێژگەکانەوە و بە تایبەتی ئێستا ئێمە لە شاری کەرکووک چەمی خاسەمان لە ساڵانی ڕابردوودایە یەکێک بووە لەو سیما جوانانەی شاری کەرکووک کە شارازیمان پێوەی کردووە ئێستا مای نیگەرانی ئێمەیە هەموو تاچێکی کۆمەلگا کە ئەو چەمە پڕ بووە لە زبڵ و خاشاک و بۆتە مای مەترسی بۆ سەرباری تەندروستی کۆمەڵانی خەڵک زۆر باشە خات و شکۆفە زۆر جار دەبینین لە هەندێک شار و پارێزگاکاندا لە دووری شارەوە ئەو خۆڵ و خاشاکە دەسووتێنن و دووکەڵێکی زۆر دەکات و بینیمانە زۆرێک لەو خانوانەیە خودە و ماڵانی کنزیکی و شوێنن چۆڵیان کردەوەی بۆنێکی ناخۆش و دواتر کاریگەرێکی زۆری هەیە و بە تایبەتی تر ئەگەر لە هاوین دابێت ئەوە بەهۆی موبەڕیدە و فێنکەرەوە ئەو دووکەڵە پیسە دێتەوە نێو ماڵەکان ئەمە چ کاریگەرێکی خراپی دەبێت و پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەمەدا بکرێت لە وڵاتاندا بەم شێوازەیە خۆڵ و خاشاکی شارەکە لە دوورەوە دەسووتێنە یان دەبێت چۆن مامەڵە لەگەڵەوەدا بکرێت و کاریگەری لەسەر ژینگە و لەسەر تەندروستی خەڵکی نەبێت مەڵێ دیارە وەکو ئاماژەشم پێدات ئەمە بابەتێکی مەترسیداری ترە بە تایبەتی ئێمە وەکو وەرزی هاوین لە هاویندایە و وتمان ئێمە ناوچەیەکی گەرمەسێرینەوە پێویستمان بە فێنکەرەوە هەیە لە وەرزەدایش ئەو زبڵ و خاشاکە زۆر جار کۆمەڵانی خەڵک خۆی لەبەرەوەی شارەوانی نایە وەکو پێویست بۆی کۆی کاتەوە کۆمەڵانی خەڵک ڕێگا دەبنە بەر ئەوەی خۆیان بیسووتێنن یان لە گەڕێکێکدایە لە شوێنێکا کۆبۆتەوە بۆ ئەوەی لە ترسی و بۆکو وتم ئەو جۆرە ئاژەڵانی کە لەوێشدا دروست دەبن نێنە ناو ماڵەکانەوە هەڵاسن بە سووتاندنی ئەو زبڵ و خاشاکە و ئەمەش بەدەر لە مەترسیەکانی لایەنی تەندروستی وتمان لایەنی خراپیشی هەیە بۆ کەش و هەوای ئێمە ئەم توخمانە خۆی شارەکەمان وە زۆربەی شوێنەکان ئێستا ئەوەی کێڵگەی نەوتیتیایە یاخود کارگەی کەرتی تایبەتیتیایە دووکەڵێکی زۆرەکە بە کەش و هەوایە دووکەڵەکەش هەمووی زیاد دووەم ئۆکسیدی کاربۆنی تایە یان میثانە یەکەم ئۆکسیدی کاربۆنن ئەمانە هەمووی مای مەترسیدارن کە ئەچنە کەشوهەوای شارەکەی ئێمە لە ڕێگەی فێنکەرەکانەوە بایەکەی هێنێ جارێکی تر بۆ ناو ماڵەکانی ئێمە ئەمە بێتە هۆی نەخۆشی ڕەبوو و ئێستاش بە تایبەتی لە شاری کەرکووک و ئەوانەی لە نزیکی ئەم شوێنانن ئەو شوێنانەی کە زیاد سووتانی تیا ڕوو ئەدا یان لە ڕێگەی کارگەکان یان لە زبڵ و خاشاکەکەی کۆمەڵانی خەڵک خۆیانەی سووتێنن بۆتە مای توشببوونی کۆمەڵانی خەڵک بە نەخۆشیەکانی ڕەبوو واتە تەنگە نەفەسی و نەخۆشی پێستا چونکە ئەمە جارێکی تر ئەنیشێتەوە ئەچێتە چینەکانی ئاسمان جاوتمان ئەگە لەگەڵ وەرزی بارانە بێ لەگەڵ بارانە گەڕێتە خوارەوە بەڵام ئەگەر لەگەڵ کاتی هاوینایە بێ هەندێک جار بایەکی بەهێز یاخود خۆڵبارینێکی زۆر جارێکی تر ئەم مەترسیانە دەنیشنەوە سەر زەوی
جاچەت دێتە ناو ماڵەکانمانەوە لە ڕێگەی ئامێرەکانەوە یاخود لە ڕێگەی ئەو بەروبوومە کشتتوکاڵیانی کە لە دەوروبەری ئێمن ئەمە جارێکی تر ئنشێتە سەر بەروبوومە کشتتوکاڵیەکان و ئەبێتەوە مەترسی لە ڕێگەی خواردنەوە. خاڵێکی تر لەسەر ئەم بابەتە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین لەسەر جەمشارەکانی ئێمە ئێستا لەسەر ئاستی هەرێم، لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی شاری کەرکووکیش بوونی شوێنی تایبەت بۆ لە ناوچوونی زبڵ و خاشاک و سووتاندنیان نییە. دیارە ئێمە ڕێگای تەندروست هەیە بۆ لە ناوبردننی ئەمانە وەکو بەڕێسان ئاماژەتان پێکرد ئەبێ بابەتەکان هەموو لە یەکتری جیا بکرێتەوە هەر یەکێکیان بە شێوازێک سووتاندنیان بۆ بکەین و لە دەرەنجامە لە پاش ئەوەی سووتێنراش ئەوەی لە ئەمینێتەوە ئەبێ ئەوەش بە شێوازێکی تەندروست لە شوێنێکە دووری بێ لە ژیانی کۆمەڵانی خەڵک و چەند مەترێکی قوڵ بچێتە چینەکانی زەوی دوور بێ لە کێڵگەکانی کشتتوکاڵیشەوە بۆ ئەوەی نەبێتە هۆی مەترسی بۆ سەرباری تەندروستی کۆمەڵانی خەڵک و ئەو ئامێر و کەرستانی کە تۆزێک مەترسی زیاتریشیانەیە ئەوانە دەبێ بەهاردرێن و لە دوای هاڕاندنیان هەمان شێواز ئەبێ بە شێوازێکی تەندروست ئێمە لە ناویان بەرین و بابەتەکانی کەسە سووتێنرێ لە وڵاتانی جیهاندایە بەرهەمی کارەبای سوود دەبینن. یعنی تۆ کە ئەکۆمە هەموو زبڵ و خاشاکەت کۆ کردەوە کە سووتاندت پێویستی بە پلەیەکی زۆر بەرزی سووتاندن هەیە گەرما ئەدا ئەو گەرمایەوان چیان لێ کردووە سوودیان لێبینیوە بۆ وزە. ئێمە جێگەی داخە تەنانەت نەک زبڵ و خاشاکەش ینی کە لە دەرەنجامی سووتاندنەکەی بە هەدەری ئەدەین لە بەروی ئەتوانین سوودی لێ ببینی لە دووبارەکردنەوەی هەندێک لە بابەتەکان. بەڵام ئێمە لەوەشە هەدەرە و هەروەها لە بەکارهێنانی نەوتەکەشمانەکە ڕۆژانە کۆمەڵێک لەو بەرهەمەنەوتیانە دەسووتێنرێت چێتە کەشوهەوای شارەکە ئەوەش جارێکی تر هەدەرە لە پارەی کۆمەڵانی خەڵک. بۆیە ئێمە بە هیچ شێوازێک نە ڕێگای تەندروستمان گرتوتە بەر بۆ لە ناوبردننی ئەم زبڵ و خاشاکانە نەوەکو پێویست یاساکانیش بەکار دەهێنرێن جێگەی داخیشە هەموو یاساکان بوونیان هەیە چ لە یاساکانی حکومەتی هەرێمی کوردستان و چ لە یاساکانی حکومەتی عێراقی فیدرال و تەنانەت لە دەستوری عێراقیشایە چەندین بڕگە و بابەت هەیە ئاماژەی بەمە کردووە بەڵام کەس زانادرێ کەس بە دۆداچوونی بۆ ناکرێت تەنانەت دەستەی ژینگە دەستەیەکە ڕەنگە ئەو دەسەڵاتە ڕەهایی نەبێ بۆ سزادان و بۆ بە دۆداچوون. خاتوشکۆفە بەدەر لەو بابەتانی بە وردی زۆر باستکردن دەست خۆش بێ لەوەی کەکرێت کارتۆن دووباری سفادەی لێ بگرێتەوە لایلۆن بە هەمان شێوە شوشە ئەمانە بۆ بسووتێنرێن. ئێمە کۆمەلگایەکین زۆر گۆشت خۆرین ڕەنگە ڕۆژانە بە هەزاران ئاژەڵ لە مەڕ بزن یان با بڵین ڕەشە مانگاگا ئەمانە سەرە بڕێن جاران لەبەرەوەی پیشەسازی لە کۆمەلگای کوردەواری تۆزێک ڕەونەقیە و ڕەنگە پێستە و کۆمەڵێک بابەتی بۆ چوتە کاری دەستڕەنگینی و پیشەسازی دەستێ و سوودی لێ وەرگیرابایە. ئێستا یعنی دیاردەیەکی تر یان مەترسیەکی تر لەسەر ژینگەی کوردستان فڕێدانی پێستە و ناوسکی ئەو ئاژەڵانەیە لە دەروبەری شارەکان. بۆ ئەم حاڵەتە بەڕێستان چ سەرنجێکتان هەیە ئەی ئەمە چ جۆرێکی تر مەترسیە لەسەر ژینگە و تەندروستی ئێمە؟ بەڵێ دیارە من ئاماژەم بۆ کرد ئێمە ئاژەڵەکانمان زۆر جار لەسەر زبڵ و خاشاک خواردنەکانیان بە تایبەتی نایلۆن و ئەو بابەتە پیسانی لە ناو زبڵ و خاشاکە هەیە چۆتە ناو جەستەی ئاژەڵەکەوە ینی ئەوە مەترسیەکە خۆی لە ناو جەستەیەتی و کە ئێمە گۆشتەکەی ئەخۆی بەشێک لەو مەترسیانە لەکوێ یاماوە لە ناو پێستەی ئاژەڵەکەیە لە ناو گەدەیەتی چکە گەدە شوێنی هەرسکردنە ئەو مەترسیانە زیاد لە گەدەیە کۆ ئەبێتەوە لە ناو هەندێک شوێنی تایبەتی ئاژەڵەکە کە ئێمە فڕێمانداوە ئێستا لە هەر شوێنێکایە ئەیبینی لە ناو شوێنەکانی زبڵ و خاشاکە کۆ بۆتەوە لە سوچەکان لە شەقامەکان لەوێدایە زۆر ئەما بینیم ئەمە بۆ خۆی دەبێتە کۆبوونەوەی بەشێک لەو ئاژەڵانە وەکو پشیلە بە تایبەتی پشیلە یەکێکە لە هۆکارەکانی گواستنەوەی جۆرێک لە نەخۆشی مەترسیدار بۆ کۆمەڵانی خەڵک بۆ مرۆڤایەتی کە لە ڕەنگە ئاژەڵی ترا وەکو پشیلە و سەگ پەرژین بێ لە ڕووی بەڕێستان نەبێت. بۆیە لەم شوێنانەدا بوونی ئەمانیش ئێستا کە زۆر بۆ لە ناو شەقامەکان کە بۆتە مەترسی مێگە لە سەگ ئەبینی ئەمانە هەموو کە لەوەیە لەسەر ئەمە بۆتە خواردنی ئەوان جارێکی تر چ لە ڕێگەی پێی ئەم ئاژەڵانەوە چ لە ڕێگەی کە ئەوەی لە ناو شەقامەکاندایە دەژین دەبنە گواستنەوەی ئەم جۆرە نەخۆشیانە و بەدەر لە ئەمانە لە هەمووی ئەمە لە ڕووی سیمای شارستانیەتەوە شتێکی زۆر قێزەونە دوو ئەمڕۆ ئێمە کۆمەڵانی خەڵکمان فێری ئەوە کردووە
تەمبەڵ بن تەوەزەل بن بە تایبەتی ینی ڕێزم هەیە من گەنجی ئەم سەردەمەی ئێستا لەبری ئەوە کە ئێستا هەلی کار زۆر کەم بۆتەوە کێشە سیاسیەکان ئەوەندە زەق بوونەتەوە کێشەی ئابووری ئەوەندە زۆر بووە حەق وایە ئێستا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سوود لەم بابەتانە وەربگرن پێستەی ئەو ئاژەڵانە دەکرێت ئێمە خۆشەی بکەین وەکو چۆن لە ڕابردوودا کە سوکاری ئێمە باوباپیرانی ئێمە ئەمەیان بەکاردەهێنا بۆ جلوبەرێک بۆ کۆمەڵێشت بۆ وەرزی زستان بۆ وەرزی هاوین تەنانەت پێستەکەمان دەکرد بە کوونە و مەشکە و بۆ پاراستنی خواردن و ئاوهێنان و باوەڕ بکەن من خۆم لە کاتی خۆیدا لە گوندی خۆماندا ئەو ئاوەساردەی کە لە ناو کوندەیە دەیخۆی وەکو ئەو ئاوی ئێستای سەلاجە نییە و زۆر بەسووتر و زۆر خۆشتر و فێنکتریش بووە بۆیە ئەمە دەکرێت ئێمە جارێکی تر هەوڵ بدەین ڕێکخراوەکانی NGO ئەوانی لێ ئاگادار بکەینەوە هەوڵ بدرێت لەسەر ئەم بابەتە کار بکەن و ئەم بابەتانە بکرێتەوە جارێکی تر بەکاری ڕەنگین و بۆی کولتوری وڵاتی ئێمە کولتوری شاری ئێمە کولتوری میلەتەکەمان لە ناو نەچێ جارێکی تر چونکە گەر ئەوها بەم شێوازە بڕوە ئەمڕۆ کۆمپیوتەر بۆتە شوێنی ئەوە جێگرەوەی هەموو ئەم بابەتانێ دەستڕنجینیانی کە پێشووتر ئێمە هەمان بوو ئەنتەرنێت وای کردووە کۆمەڵانی خەڵک ئەوەندە وابەستەی ئەنتەرنێت بوونە بۆیە بەشێک لە نەخۆشیەکانیش لە ڕێگەی ئەنتەرنێتەوە کرێ ئەمە بەبەستینەوە بە ژینگە چکە ئەم بابەتانەش لەبەرەوەی جارێکی تر مەترسی بۆ سەر بواری کۆمەڵانی خەڵکێ لەبەرەوەی ژاوەژاو لە ڕێگەی ئەنتەرنێتەوە هەندێک جار دێت لەگەڵ بورجەکانی ئاسیاسیاڵەوە ئەمەش بەشێکە لە مەترسیەکانی سەر ژینگە و هەروەها ئەو تیشک و بابەتانەی کە لە دەرەنجامی بەکارهێنانی زۆری ئەم بابەت و ئامێرانەی ئێستا لە بەردەستمانن ئەوەش جارێکی تر مەترسیە بۆ سەر ژینگە دەبێتە هۆکارێک بۆ توشبوونی کۆمەڵانی خەڵک بۆ نەخۆشیەکان بۆیە ئەبێ ئەمانە هەمووی بابەتی گرنگن وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا نێڵین جارێکی تر ئەو ئاژەڵانە لەو شوێنانەیە ڕوو بکرێت لە بەروی مەترسیەکانی زۆر مەترسیدارن جۆرێک لە نەخۆشی هەیە تووشی ئاژەڵەکان ئەبێت بەڕاستی بە تایبەتی لە ناو مەڕ و بزندایە کە دەبێتە هۆکاری نەخۆشی کە بەم دوایە سەری هەڵدا بوو خەڵکنی دەزانی هۆکارەکەی بۆ چۆ دەگەڕێتەوە کە پێڵین بەربوونی خوێنە بەشێکە لە بەربوونی خوێن کە ئەم بەربوونی خوێنە وتم ڕێگەی ئاژەڵەوە ڕەنگە جارێکی تر بگازرێتەوە بۆ ناو ماڵەکانی ئێمە بۆ شەقامەکانمان کە ئێمەش پێیان تێپەڕەبین بە تەک ئەو زغ و خاشاکەیە تێپەڕەبین بە تایی سیارە بە هەر شێوازێک بەردەستمانەکەوێت بەرجەستەمانەکەوێت کەەوە نەخۆشیێکی زۆر مەترسیدارە لە ڕێگەی ئاژەڵ و لە ڕێگەی ئەم جۆرە زغ و خاشاکانەوە تووشی مرۆڤایەتی بێت. خاتوشکۆفە هەر لە منداڵێک کە لە سەرەتاییدا دەخوێنێت تاوەکو و دەگاتە حکوومەت و کاربەردەستان هەمومان بەرپرسین لەوەی کە ژینگە بپارێزین و پێویستە ئاگاداریەوە بین کە چۆن ژینگەکەمان پارێزین و ئەو خۆڵ و خاشاکە هەیە بە شێوازێکی دروست و ڕێک فڕێ بدرێت و لە نێو شەقام لە نێو شوێنە گشتەکاندا فڕێ نەدرێت. ڕێنمایی چییە بۆ خێزانەکان بۆ ئەوەی کە هەر لە خێزانەوەکو وتم هەر لە منداڵیەوە ڕابێنێت تاوەکو گاتەوەی کە حکوومەتیش ئاور لەوە باتەوە کە پیسبوونی ژینگەوە پیسبوونی هەوا و کاریگەریکی زۆری دەبێت لەسەر تەندروستی وڵاتیان دوجا لەوانەیە حکوومەتیش کۆمەڵی کێشە و گرفتی بۆ دروست بێت و لە ڕووی تەندروستیشەوە زیان بەر هاوڵاتیان ببێت چی بکرێت و پێویستە ئەو ڕێنمایانە چین و ئامۆژگارانە چین کە بۆ کۆمەڵی خەڵکی بکرێت. دەستان خۆش بێت دیارە سەرەتای ما بێ لە تاکەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین من لە خودی خۆمەوە کە خۆم دەستم پێ کرد و مناڵەکانم لە ناو خانەوادەکەی خۆم مەشق و ڕاهێنانم پێ کرد لەسەر ئەوەی کە ئەم بابەتانە مەترسیان هەیە و چۆن خۆمانی لێ بپارێزین و کەمکردنەوەی ئەو بابەتانە لە ناو خانەوادایە بە تایبەتی دەبەی ئاوەکان ئەو بابەتە پلاستیکی کە ئێمە ئاوی تیا سار دەکەینەوە کە نازانین چەند مەترسی هەیە زۆر جار لەسەر شەقامەکان ئەمینێتەوە تیشکی هەتاو لێی ئەدا و کە تیشکی هەتاو لەو دەبەی ئاوادا ئەو بابەتانی کە من ئێستا ئاماژەم پێیان کرد دروست ئەبێ ئەچێتەوە ناو ئاوەکە و دوجار ئێمەش ئەو ئاوا خوین بۆی دەبێت لەوێەوە دەست پێ بکەین جارێکی تر ئەم دەبەی ئاوانە بەکار نەهێنین و کەس ئەو بابەتانی کە ئەمڕۆ وەکوتمان تەکنۆلۆژیا هێناوێتی ناو ماڵەکانی ئێمە هەوڵ دەین خۆمانی لێ پارێزین کەمیان کەینەوە و جیاشیان کەینەوە
ئەمە لەلایەک لە ناو خانەوادەوە دەسی پێکەین. دواتر وەکو ڕێکخراوەکانی NGO ئاماژم پێ کرد ئەبێ ئەوانیش ڕۆڵێکی زۆر گرنگ ئێستا بگرنە بەر بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک. ئەنجار ئەبێ دەمی خۆمان ئاراستەی لاینی پەیوەندیدار و دەسەڵات و حکومت بکەین بۆ ئەوەی ئەو یاسایانی کە هەیەە کە هەر بە نووسینەوە نەبێ لە ناو لاپەڕەکان لە ناو دەستور و لە ناو کتێبەکاندایە با لە بە پراکتیکی کاری لەسەر بکەن و جێبەجێی بکەن و سزای خەڵک بدرێت لەسەر ئەم جۆرە سەرپێچیانە. ئەمە لەلایەکی ترەوە ئەبێت ئێمە دەمی خۆشمان جارێکی تر یاخود فشار بخینە سەر ئەو دام و دەستگایانەی کە پەیوەندیدارن بۆ لە ناوبردننی زبڵ و قاشاکەکان شێوازە تەندروستەکە بگرنە بەر. وەکو وتم سێ جۆرمان هەیە، ئەوانەی پێویستیان بە سووتاندنە ئەیان سووتێنین، ئەوانەی پێویستیان بە هاڕینە ئەیان هاڕێنین، ئەوانەی پێویستیان بە شێوازێکە لە پێڵێن تەمر سەحی بە عەرەبی کەواتە ناشتنی ناو خاکە، بەڵام ئەبێ بە شێوازێک بێ زۆر قوڵ بکرێت و بۆی کە کاتێک کە خۆر لەسەر خاک ئەدات نەگاتە ئەو بابەتانی کە ئێمە لە ناو خاکەکەیە شاردومانەتەوە، دوجار بۆیشی نەبێتەوە لە ڕێژەی پلەی گەرماکەوە لە ناخی زەویەوە لە چینەکانی زەویەوە لە شەقەکانی زەویەوە بێنەوە سەر زەوی و بنەمایی مەترسی بۆ کۆمەڵانی خەڵک. ئەمانە هەموو ئەو بابەتانن ئێمە پێویستەکە لەسەری هەڵوەستە بکەین. دوجار پێویستمان بە گۆڕینی منهەجە لە ناو قوتابخانەکان هەر لە سەرەتایی و باخچی ساوایانەوە هەتا گەینە ئاسی زانکۆ. ئێمە پێویستەکە جارێکی تر بابەتە ژینگەیەکان چونکە لەسەر ئاسی جیهان ئەمڕۆ بوونەتە مای مەترسی، کۆمەڵانی خەڵک بە دوای ڕێگای تەندروستدا ئەمڕۆ دەگەڕن، بە دوای ئەو وزە سروشتیانەیە گەڕن ئەمڕۆ بەکاری بهێنن، بە دوای وازیان لە نەوت هێنا، وازیان لە بابەتە ئەتۆمیەکان هێناوە. هەموو وڵاتانی جیهان بە تایبەتی سین، وڵاتانی ئەوروپا وەکو هۆڵەندا، کۆمەڵێک ئەو وڵاتانە سیرەکەی هەر نەوتیان نییە، هەر هیچ یەک لەم کانزا سروشتیانەیان نییە لەسەر ژینگە و لەسەر بابەتە کشتتوکاڵیەکان دەژین. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوان ئێستا دەست پێشخەرن بۆ خۆپاراستنیان، چونکە درکیان بۆ کرد مەترسیەکانی سەرژینگە زۆرە. بۆیە ئێمەش ئەبێ هەر نەبێ لەو لایەنانەوە سەیری ئەوان بکەین و لاسایی ئەوان بکەینەوە. ئێمە جێگەی داخاچین لاسایە نەکەینەوە لە شتی خراپ لە ڕەوشتی خراپ، بەڵام ئەوەی کە کاری زانستیە و کاری باشە لەو شێوازە کارانە لاساییان ناکەینەوە. بۆیە حەق وایە لەسەر ئەم بابەتانە ئێمە هەوڵ بدەین خۆمان لە زبڵ و خاشاکەکەی دەوروبەرمان بپارێزین. کۆتا قسەم ئەوەیە ڕێگا بە کۆمپانیایی دووبارەکردنەوەی زبڵ و خاشاک بدرێت، با ئەوە نەبێتە هۆکارێکی سیاسی و بە دوای قازانجا بگەڕێن و نێڵن کۆمپانیایەک بێ کۆمەڵانی خەڵک لەم هەموو زبڵ و خاشاکە ڕزگار بکات. زۆر سپاس بۆ بەڕێز خات و شکۆفە محەممەد چالاکی ژینگە. سپاس کە ئەم دەرفەتت بێن بەخشی لە شاری کەرکووکەوە شێوازێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بوویت.